نوری نەمر بەرجی چوارم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولە. لە بواری تەفسیردا بە بڕوای ئێمە تەفسیر بۆ خۆی دەریایەکە، بەڵام بەراورد بە دەریاکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵۆپێکە. دڵۆپێک لەو دەریایە لە حەزرەتی عەلیەوە تا ئیبن عەباس و لەویشەوە تا مجاهید و سعدی کوڕی جوبەیر و لەویشەوە تا ئیبن جەریر و فەخرەدینی رازی و ئیبن کەثیر و سەرجە مفەسیرە دانا و زاناکانی ئەم سەردەمەی خۆمان هاتووە. خۆ ئەگەر هیچ بەڵگەیەکی دیکە نەبووایە لەسەر ئەوەی کە حەزرەتی محەممەد پێغەمبەر و سەردار و گەورەی گرۆی مرۆڤایەتیە، ئەوا شوێن کەوتووی ئەم کەڵە زانایانە شایەت و بەڵگەیەکی سەر و زیاد دەبوو. بۆ نمونە ئیبن جەریر نمونەی بلیمەتی و ناوازەییە کە تەفسیرەکەی دەخوێنیتەوە دەبینی ئاەت و فەرمودەکان بە جۆرێک لێک دەداتەوە، باز دەدەن بەسەر بربەستی زەمەندا، باز دەوە دەکا کە چۆن ئاسمان لە حەوت چین پێکاتوە و ئاسمان و زەوی چۆن کاتی خۆی یەک پارچە بوون و پاشان تەقیونەتەوە. پاشان باز لە بنەما سەرەکیەکانی هەڵکردنی هەوا و بارینی باران دەکا، واتە لە کۆمەڵە بابەتێک دەدوێ کە پاش تێپەڕبوونی 1000 ساڵ اینجا ڕاستیەکانیان دەرکەوتووە. لەو توێژینەوە زانستیانەی سەبارەت بە کتێبەکانی کراون دەرکەوتووە کە تێگرای نووسینەکانی ڕۆژانەی ئەو زانایە لە ژیانیدا بریتیە لە 15 لاپەڕە بۆ هەر ڕۆژێک. جا ئەگەر ئیبن جەریر بلیمەت نەبێت، ئیدی کێ بلیمەتە؟ ئەگەر لە بواری تەفسیردا لە ئیبن جەریرەوە بگوێزینەوە بۆ فەخرەدینی رازی و لەوێشەوە بۆ ئیمام سیوتی کە پاش خوێندنەوەی سەدان تەفسیر چەندین کتێبی گەورەی داناوە، لەویشەوە بۆ گەورە و کەڵە زانایانی ئەم سەردەمە، دەبینین کەسانی وا لە مەیدانی تەفسیردا هەڵکەوتون. ئەگەر یەکێکیان لە خۆرئاوە دەربکەوتایە، ئەوە پەیکەرێکی گەورەیان بۆ دروست دەکرد و بە شانازیەوە بە هەموو جیهانیان دەناسان. ئێمە کەسانی وەک ئیمام غەزالیمان هەیە کە لە زۆربەی بوارەکانی زانستدا بێهاوتایە. خۆرئاواییەکان زۆر کەم ویژدانیان بەگەڕ خستووە. لەگەڵ ئەوەشدا خۆرهەڵاتناسی بەناوبانگ جیب لە هەڵسوکەوتێکی بە ویژدانانەیدا ئیمامی غەزالی و گاڵۆکەکەی دەستی وەک ڕۆحێکی ناوازە وێنا دەکات کە بە ئەفسونەکەی بەشەریەتی سەرسام کردووە. لەو هێڵە نورانیەدا کە هەر لە ئیمامی غەزالیەوە بۆ ئیمام ڕەبانی و لەویشەوە بۆ بەدیع الزەمان سەعیدی نورسی درێژ دەبێتەوە، دەتوانین سەدام قوتابی لە قوتابیەکانی سالارمان حەزرەتی محەممەد ڕێزبەند بکەین. لە بواری فەرمودەدا بلیمەتەکانی زانستی فەرمودەش هەر یەکەیان بۆ خۆی کۆتەڵەیەکی جیای زانست و مەردایەتین. ئیمامی بوخاری و مسلیم و ئەبوو داود و ترمذی و نەسائی و ئیبن ماجە و ئیمام ئەحمەد و ئیمام داود و دارالقوتنی و بەیهەقی و دارەمی و هەتا دوایی هەر یەک لەمانە لە مەیدانی خۆیاندا بەشی هەموو دنیا دەکەن. بەڵام وەستانی ئێمە لەسەر هەر یەکێکیان و توێژینەوەی بنیاتی زانستیان بە تایبەتیش لە ڕوانگەی ئەو ئامانجەوە کە ئێمە لەم کتێبەدا بۆ خۆمان دیاری کردووە کارێکە بۆمان مەیسەر نابێ. بەڵام تەنیا ئەوەندە دەڵێم کە ئیمامی بوخاری یەکێکە لەوانەی کە دوای لەبەرکردنی 600,000 فەرمودە تەنها 4,000 لە پەراوەکەیدا تۆمار کردووە. ئەو هەستیاری و وردبینیەش کە لە تۆمارکردنی فەرمودەکاندا نواندوێتی بۆ خۆی داستانێکە، بۆ هەر فەرمودەیەک دەستنوێژی گرتووە و دوور کات نوێژی کردووە، پاشان لە سروتێکی تایبەتدا پەیوەندی لەگەڵ فەخری عالەمدا بەستووە. گەر وەڵامی ئەرێنی وەرگرتە بێت، ئەو جا فەرمودەکەی خستوەتە ناو سەحیحەکەیەوە. ئەم پێشەوە گەورەیە تەنها قوتابیەک بووە لەو قوتابیانەی لە بازنەی وانەی پێغەمبەری نازداردا پەروەردە بوون. جارێکیان ڕێگەیەکی دوور و درێژی چەند ڕۆژە دەبڕێت بەس بۆ ئەوەی فەرمودەیەک لە کەسێک وەربگرێت. وەختێک بە شەکەتی دەگاتە شوێنی مەبەست، دەبینێت کابرا خەریکە بە مشتی دەستی ئەسپەکەی هەڵبخەڵەتێنێت، گوایە جۆی تێدایە بۆ ئەوەی بیگرێت، کەچی لە ڕاستیدا هیچیشی تێدا نییە. کە پێشەوا بوخاری ئەم دیمەنە دەبینێت بێ ئەوەی کابرا بدوێنێت یان فەرمودەکەی لێوەربگرێت یەکسەر دەگەڕێتەوە. کاتێک کۆکارەکەی دەپرسن بەم جۆرە وەڵامیان دەداتەوە. کەسێک ئاژەڵەکەی هەڵبخەڵەتێنێت چۆن دڵنیا بم لەوەی منیش هەڵناخەڵەتێنێت. هەرخوا دەزانێت چەندە فەرمودەناسی بنیمەتی تر هەڵکەوتون و هاوشێوەی پێشەوا بوخاری وردەکاری و هەستیاریان نواندووە لە کۆکردنەوە و تۆمارکردنی فەرمودەکاندا.